پاڵەوانێکی کورد لە ڕکابەرەکانی هونەری جەنگی درەوشایەوە. محەممەد زارعی پاڵەوانی کورد لە ئێڤنتێکی نێودەوڵەتی بەشداری کرد و پلەی یەکەمیشی بەدەستهێنا. محەممەد زارعی پاڵەوانی کورد لە پێشبڕکەی هونەری جەنگی تێکەڵا و لە مینکارتی شەوەکەدا کە ڕکابەرەکانی لە وڵاتی سوید بەڕێوەچوو بەشداری پاڵەوانتێکی نێودەوڵەتی کرد و لە یاریەکی بەهێزدا بەسەر ڕکابەرە بەرازیلیەکەدا سەرکەوت. محەممەد زارعی پاڵەوانێکی بەتوانای کوردە و بەشداری چەندین ئیڤنتی نێودەوڵەتی کردووە. ئەم پاڵەوانە کووردە ڕۆژی شەممەی ڕابردوو لە وڵاتی سوید دوای بردنەوەی لە یاریزانێکی پرۆفێشناڵی بەرازیلی پلەی یەکەم و بردنەوەی لە مینکارتی شەوەکە بەدەستهێنا. Oh, ja, wat is het? Spelen hier ook daar halen,